کاریگەری هەڵبژاردنەکانی عێراق چییە لەسەر ئەم ڕووداوانە و دیارە مەبەست لەو هەڵبژاردنەیە کە بڕیارە دوومانگتر ئەنجام بدرێت. ئەگەر بە کورتیش سەرنجتان لەسەرەوە بدەن و سوپاس من پێم وایە کە خودی پرۆسە هەڵبژاردن پرۆسێکی معقەدە بێت، یعنی من ناتوانم پێشبینی بکەم کام ئەم انتخاباتە ئەکرێ ناکرێت، بەڵام لەم دۆخە نامستەقیڕیە سیاسی اقتصادی ئەمنی عێراقا بەڕاستی خودی پرۆسە انتخابات پرۆسەیەکی معلوم نییە، نازانێت ئەکرێ ناکرێت، ئایا بکرێت چۆن ئەکرێت. من لە تەحلیل خاوکوتم یعنی داتوانم حەزم جەزم کە بڵێم کە ئەم انتخاباتە ئەکرێت و ئەگەر بیش کرێت لەناو یەک فەزای کێشمەکێش و پێکدادان و ئەمە بێت کە مەسەن معلوم نییە، چکە هەر یەکە لەم هێزانەیەوێت ینی با بڵێن زین چۆنە ئەمریکاوێت نفوزی هێزەکانی خۆی لە انتخاباتە بیباتەوە، ئێران شەڕێوەکە کە ئەوان لە انتخاباتە بیبەنەوە، بەرحاڵ ئەمانە ئیتلافاتی جۆراوجۆر دروستەکەن لە پێناوی ئەم مەسەلەیە و ئەمە یعنی بۆیە خودی پرۆسە انتخابات پرۆسەی کێشمەکێشی قورسە بێت. وتم ئەگەر بچێتە ئەگەر عێراق بچێتە ناو انتخاباتەوە ئەو فرسەتەی هەبێ کە خۆی سەختە با بڵێن، بەڵام ئەگەر بیشتێت بەڕای من پرۆسەیەکی ئاڵۆزی پڕ کێشمەکێش و وینە بێت کە یعنی من پێشبینی ئەوەکەم کە ڕەنگە فەزایەکی خەتەرناکتر دروست بێت کە معلوم نییە. مەسەن دوای ئەوە چۆن هەتا چۆن دەمانگە انتخابات کراوە لە کوردستانە بەڵام پەرلەمان دروست نابێت، هەتا ڕەنگە لەوێش انتخابات بێت ئایا کوتلەکان چۆن سازە بێنەوە کێ زۆرینێنێ چۆن حکومەتی داهاتوو بێ، بەڵام بەشێک بەڵە قەناعەتی من بەشێ بێ بلێ کێشمەکێشی داهاتووی سیاسی عێراق بوو چۆن لە دەورانێکە ئەگەر هەڵەنە بەم ساڵی 2000 پێمان 19 بوون بیرم نەماوە بەڕاستی و کاتێککە ئەلاوی هێزێکی هینێکی زۆری هێنا پێما زووتر بوو تقریبا 99 کورسی پەرلەمانی هێنا، بەڵام ڕێگەیان نە حکومەت پێک بێنێت، ئەو بوو بە جۆرێکی تلافی کتیان دروست کرد بە دووینیت زۆرینەی هینیان پەرلەمانیان دروست کرد لە ڕێگەی ئیتلافەوە لە کاتێککە خۆی ئەوەی کە زۆرترین دەنگێنێ بە پێ بە حسابێ بێ ئەوە حەقی هەبێ کەین کات. بۆیە مەبەسم بە پێ و تەوازناتانان ینی ڕەنگە دۆخی عێراق بەرەو ینی نامەعلومە بەڕاستی ناتوانم بڵێم کە انتخاباتێکی صاف و سادا بێ بە شێوەیەکی ڕێکپێکە چێتە پێشەوە هێزەکان بەشداریەکەن دەنگێنن دوایە چن بە ڕێکپێکی دانیشت و بەرحەڵ بەبێ کێشە حکومەتە دروستەکەن و ئیداری عێراقن. من ڕاستەکەی تەوەقعێکی وام نێوە چاوەڕوانێکی وا ناکەم بەڵکو لە پرۆسێکی سیاسی بارگرژێکی سیاسی چاوەڕوانی ئایندەی عێراق و انتخاباتی عێراق و دوای ئەوەشەکە بە بڕوای من.